ئێمە تەنها بۆ ئەوەی فەقیری نەهێڵین لە دنیا پێویستمان بە 20 ملیار دلار فقط. کەسێک داوای خێری لێ دەکا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام یا تاقێکی بۆ ئەکرێ داسە تەورە هەر شتێکەکەوە دەفەرمێ بڕۆ خۆت پێ بژێنێ ئێستا واتە فێری ڕاوەماسیم کە نەوەکوی ئێستا ماسیەکەم بیتێ بۆی بتوانم بەو شتەکەمی کە هەیە بتوانم ڕۆژانەکانی تەواو پێ بکەم نەوەکو تەنها ئەمڕۆ ڕزگارم بێ. کابوو بەڕێزان ئەو پارەی کە ئەی خەمڵێنێ هەر چەندێکە بێگومان بکرێتە وەسیلەیەک بۆ معیشتێک نەک بۆ کاتێکی دیاریکراو بێ بەڵکو لە ڕێی ئەو پارەیەوە لە ڕێی ئەو وەسیلەوە بتوانێت ئەم کەسە خۆی دەستگیری خۆی بکە. بەڕێستان ئەزانن کە ئێمە تەنها بۆ ئەوەی فەقیری نەهێڵین لە دنیا پێویستمان بە 20 ملیار دلار فقط 20 ملیار دلار بەڵام بۆ جۆرەی کە باسمان کرد دەستگیری بکرێ نەوەکو ئەمڕۆ پارەکەی بێتێ و خەرجی کاو نەمێنێ. ئێمە چەند ساڵێک پێش ئێستا کەبیر مەکەوێتەوە هەر ئەوە لەگەڵ مامۆساکە دانیشت بوومان بۆ بانقێکی ئیسلامی داننی هەر فکرێکی ئەو بەسیتی ئەوە جۆرە بوو. فعلا ئیشەکەمان هەتا ئەمڕۆ بەردەوامە مامۆسا حەمەمین لێرە ناوێنم سڵاو ڕێزم هەیە بۆی ئەهاتن پاریان ئەهێنا بەڵام نەمانەیە بە کەسێک بۆی ئەو ڕۆژی پێبەڕێ بکە یا مانگێکی پێبەڕێ بکە بۆ جۆرە نەبوو بەڵکو ئەمانوت کاکەجان توانای چی هەیە توانای چی بکەی ئەو دەتوانم کاسپی بکەم ماتۆڕێکمان بۆ کڕێم ئەم ماتۆڕەکەیە 12 وەرەقی پێویستە بەڕێزم چەند مانگ توانیت بۆمان بخەملێنە لە دوای ئەو پارەکەمان تەسلیمەکەیتەوە فەرموو بڕۆ ئیشی خۆت بکە و ئێمە هیچ پەلە لێ ناکەین ئیشی خۆی پێکرد و پارەکەی تەواو بوو ماتۆڕەکەش خاوەنی خۆیەتی و پارەکەش گەڕایە دیسانە چۆ باخەڵی کەسێکی تر بەم جۆرە وامان کرد لەوەی کەوا ئیشەکە هەم بەردەوام بێ پارەکەش هەر وەکو خۆی بێ.